هاوڕێیان کاتتان باش لەم بەشەدا وێنەیەکی هاوڕێی هونەرمەندم ناسیح عەلی خەیات هەڵدەسەنجێنم. وێنەکە لە چەند ڕوویەکەوە سەرنجی ڕاکێشام، هەرچەندە لە دەوروبەرێکی ساکاردا نەگیراوە کەچی هەموو سروشتێکی وێنەکە ڕۆشنە. نەخشەڕێی گەڕان بە وێنەکەدا گەلێک ساکارە. وێنەکە زەمینەیەکی بەپیتە بۆ شرۆڤەکردنی هەندێک سروشتی هونەری وێنەگرتن. ئەمەش دەرفەتم پێدەدات هاوکارتان بم لە وێنەگرتندا. هیوادارم لە دوای ئەم ڤیدیۆیە بتوانن وێنەی جوانتر بگرن یان بە ئاگاترەوە وێنە بگرن. ئایا ئەم وێنەیە چیرۆکێک دەگێڕێتەوە؟ بابەتی وێنەکە خانمێکە لە دەوروبەری خانوویەکی سادەی کوردەواریدا لەسەر پەیژەیەک دانیشتووە. گەر وێنە بتوانێت چیرۆکێک یان چەند چیرۆکێک بژێڕێتەوە سەرکەوتووە لای من. ڕەنگە هەر یەکەمان چیرۆکێک لەم وێنەیەوە ببینینەوە. ئەمیش سروشتی هونەرە، هەر یەکەمان بە جۆرێک تێدەڕوانین و هەر یەکەمان بە جۆرێک لێشی دەدەینەوە. ئەمیان چیرۆشی منە. لە خانووی گوندێکی کوردەواریدا خانمێکی گوندنشین بە بەرجی خانمی کوردەوە شەڕواڵی پیاوانەی لە پێدایە. خانمی گوندنشین لە زۆر جێدا کە بەڕۆژ لەسەر کارن، جا لە نێو ماڵ کێڵگە یان سەرقاڵی ئاژەڵ بن شەڕواڵ لە پێ دەکەن، چالاکتر دەتوانن هەڵبسۆڕێن تا بەرجی کوردی خانمان. بەوەدا کە دانیشتووە پشوو دەدات پێدەچێ خانم تازە لە کار بوو بێتەوە. خانووەکە پاک و تەمیزە، ماڵڕاوە و شۆراوە، هەموو شتێک لە جێی خۆیدایە، ماڵ گەڕەلاوژە نییە. هونەرمەند ویستوێتی هەردوو دەستی بابەت لە کاردا بن. بە دەستێک خانم ئاوێنەی گرتووە، بەوی دیکە چەمکی سەرپێچەکەی، هەروەک لاقی لەسەر لاق داناوە تا بابەت تەخت نەبێ و هەردوو پێش لە دوو گۆشەی جیاوازەوە دەربکەون. ئەمە هەمووی پێکەوە چیرۆکێکیان داڕشتووە. خانم پێدەچێ چاوەنواری گەڕانەوەی هاوسەری بێ، دەست و ڕوخساری پاکن لە ئاوێنەدا بە شانازیەوە لە خۆی دەڕوانێ، دیارە بەخۆی سەرسامە. هەڵبەت ئەم خانمە گوندنشین نییە، لەندەننشینە و هاوڕێی خۆمە. لە ڕووی چیرۆکەوە وێنەکە زۆر سەرکەوتووە. وێنەکە چی دەربارەی کلتوری کوردی لەو خاڵەی مێژوودا دەدرکێنێ؟ وێنە چرکەیەکی بەستووە لە مێژوو، هەرگیز ناگۆڕێ و دەگوێزرێتەوە بۆنەوەی داهاتوو. ئەم خانووە دوو بەشە، بەشێکی کۆن خانوویەکی ترادیشنەڵە بە قوڕ دروستکراوە، بەشێکی نوێ کە خراوەتە سەر خانووەکە ڕاستەوخۆ لە پشت خانمەوەیە، بە کەرەستەی بینای نوێ خشت و لەوحی تەنەکە دروستکراوە. گەر بەنێو وێنەکەدا بگەڕین ئاسەواری ژیانی سەردەم دەبینین. باگردێن کە پێشتر بۆ بانگێڕان بەکاردەهات تا ماڵ دڵۆپە نەکات، ئێستا پەیژەی پێڕاگیراوە. پێش چیمەنتۆ باگردێن دار بوو، ئەمە نەوەی دووەمی باگردێنە چیمەنتۆیە. پلاستیک، مشەما و بڕغوو بەکار هاتوون لە سەربانی خانووەکەدا، ئەمانیش کاری باگردێنیان لەنێو بردووە. کەیبڵی کارەبا یان ئینتەرنێت دەبینرێ و ڕۆک لە سەتڵی پلاستیک و قوتووی تەنەکەدا ڕواوە، ئەمانە جێی ئینجانیان گرتوۆتەوە. هەروەک بوتڵی غاز و تەنەکەی نەوت یان ڕۆن دەبینین. پێشتر گوندنشین بەدار ئاگری دەکردەوە و ڕۆنی تەنەکە و نەوتی بەکار نەدەهێنا. هەندێک لایەنی هونەری وێنەکە تاوتوێ دەکەم. من وێنەکەی هونەرمەند ناسیح عەلی خەیاتم کردووە بە 9 بەشی یەکسانەوە یان بە 9 لاکێشی یەکسانەوە، بۆی بزانم بابەتی وێنەکە کە خانمەکەیە لەکوێی چێوەکەدایە. هونەرمەند بابەتی لە نێوەڕاستدا داناوە. دەکرا پێڕەوی ڕێسایی سێیەشی بکرد بە بابەت لە خاڵی یەکتر بڕینی هێڵەکاندا بوایە،
یان دەکرا پێڕەوی هەر ڕێسایەکی دیکەی بکرد بە هونەرمەند ئازادە بابەت لەکوێی چێوەدا دادەنێ هەڵبەت هەر یەکەیان لێکدانەوەی تایبەت بە خۆی هەیە و پەیامی وێنە دەگۆڕێ ئەوەی گرنگە بابەتی وێنە شاراوە یان تەماوی نییە بۆچی بابەت مرۆڤە هەمیشە مرۆڤیش جێی سەرنجە خانم ڕەنگین خۆی پۆشیوە جودا لە دەوروبەری ماتی وێنەکە هونەرمەند چەند تەکنیکێکی بەکارهێناوە بۆ ئاسان ناساندنی بابەتی وێنەکە کە دیارە خانمەکەیە هونەرمەند دوو داری پەیژەکەی وەکو دوو هێڵی ڕابەر بەکارهێناوە کە بەرەو بابەتمان دەبات هەروەک پەیژەکە خۆشی وەکو چێوەیەک لە ناو چێوەی وێنەکەدا دەکارێ ئەمەش ئاسانی کردووە کە ئێمە دەم و دەست بابەت بناسینەوە لەوحی پشتەوەی وەکو چێوەیەک لە ناو چێوەیەکی دیکەدا بەکارهێناوە ئایا وێنەکە شێوازی ئەندازیاری تێدایە سروشتێکی دیکەی سەرکەوتنی هونەری وێنە لە دیدی منەوە لەسەر ئەوە بەندە کە ئایا وێنە شێوازی ئەندازیاری لە خۆگرتووە ئەم شێوازانە هەمیشە ئاراممان دەکەنەوە لە وێنەکەدا هونەرمەند بەلانی کەمەوە 4 سێگۆشەی دەستنیشان کردووە ئەمانە هەموو هاوکارمان دەبن لە گەڕان و مانەوە لەسەر چێوەی وێنەکە وەک نیشانم داوە وێنەکە شێوازی ئەندازیاری دیکەی گەلێک زۆر تێدایە وەک 4 گۆشە لاکێشی بازنە یان هەر شێوازێکی دیکە ئەمانە هەموو پێکەوە دەکارن بەشی جیاوازی وێنە دەکرێت بە ڕەنگ کۆبکرێنەوە و وەک یەکەیەک دەربکەون لە وێنەکەدا لەم وێنەیەدا ڕەنگی سەوز لە هەموو ڕەنگێکی دیکە زاڵترە بوتڵی غازەکە سەوزە سوخمەی بابەت سەوزە ڕۆک کە لە دەستی چەپەوەن سەوزن چیای پشتی خانووەکەش بەجای سەوزدا پۆشراوە ئەمانە هەموو پێکەوە وێنەکەیان گرێداوە و وەکو یەکەیەک دەردەکەوێ هەروەک ڕەنگی دیکەی سەرنجڕاکێشی تێدایە بۆ نمونە ئاوێنەکە شینە چێوەی ئاوێنەکە سوورە ئەوانە لەگەڵ سوخمەی خانم و کراسەکەیدا جۆرێک تەباییان پێژێناوە سەوزی بوتڵی غازەکە و تەشتی پلاستیکی سەری کە شینە ئەوەش جوانێکی داوە بە وێنەکە ئەم وێنەیە هەموو پێکەوە من بە وێنەیەکی سەرکەوتووم لە خەڵەمداوە من سوپاسی هونەرمەند ناسەحی عەلیخەیات دەکەم کە ئەم وێنە جوانەی گرتووە هەروەها سوپاسیەوە دەکەم کە لەم بەشەدا هاوڕێم بوون هیوادارم بیرتان نەچێ سەبسکرایبی ئەم کەناڵە بکەن هەتاکو بەشێکی دیکە ئارام و کامەران بن